دوایی کەرزۆن کە وەزیری خارجەی بەریتانی بوو لەو سەردەمەیە خۆی ئەیزانی چ نفوزێکی گەورەی لە ناو تورکایە دروست کردووە هەنگاوەکان چەند چوونەتە پێشێ چەند مستەفا کەمالیان ئامادە کردووە کە تەورێک بە خلافەی ئیسلامیەکە بچێشێ بۆی ئیلغای کاتەوە بە یەکجاری چۆن نفوزیان بۆ دروست کردووە لە مانگی 1990 کەرزۆن لە کۆبوونەوەکەی لەندەنا کە ئەو کاتی وتم ئینگلیز و فەڕەنسا و ئیتالیا بوون 5 نقطەی داوا کرد کە بهێنرێتە دی 5 نقطەکە حتمما کاریگەریەکی گەوریان هەبوو ئەو کاتە لەسەر ئاڵوگۆڕکردنی ڕاو بۆچوونی هەردوو لایەن 5 نقطەکەیەکی چیان ئەڵێ ئەویش طبعا لە کتێبێکایە یان لە دوکۆمنتەکانی بەریتانیایە بە ناوی بریتش دۆکۆمنت مجلدی چوارەم کە بە ناوی ئەو مجلدی چوارەم ئەو مەقام مۆزوعی من لێ خوێنمە بە ناوی Third Meeting Turkish Settlement Third Meeting Turkish Settlement ژمارەکەی طبعا زۆر دوور و درێژە 166415 خەتمائل 1516 خەتێکی تر 44 ژمارە 966.967 بۆیە خوێندیشمەوە طبعا بۆی ئەو کەسانی کە دوای گوێی لێگەڕنەوە بتوان بینوسنەوە و ئێستاش ئەشێ دەستان بکەوێتەوە هەروەها طبعا کەیەکی بڕاتەوە لە بەریتانیا بەدوایە بگەڕێ لەو کۆبوونەوە لەو مؤتەمەرە سێینەی لەندەنە کە لە مانگی 1990 گیرا وەزیری خارجیەکەی بەریتانیا کەوتم ناوی کۆرزۆن بوو کەرزۆن کاریگەریەکی گەورەشی طبعا لەسەر سیاسەتەکان هەیە هەتا لەسەر گۆڕانکاریەکانی ناو تورکیا هەیە لەسەر مستەفا کەمال هەیە لەسەر ئەوانە هەمووی هەیە کەرزۆنێکێکە لەو بەقووەتانەی کە هەبوون و چەرچلیش بە هەمان شێوە لەو سەردەمەیە یەکەم ئەڵێ کوردستان نابێ یەک بگرێ نە لەژێر کۆنتترۆلی بەریتانیا نە لەژێر کۆنتترۆلی فەڕەنسا بە هیچ شێوەیەک و بە شێوەیەکی گشتی پێویستە کوردستانی عێراق لەژێر هەر ئەو ناوێنە کوردستانی عێراق لەژێر دەسەڵاتی ئینگلیزا بێ لە بیرتان بێ من باسێکم ساڵ 1990 کە ئەوە لە کوردستانی عێراق یعنی ئەوان هەر مصر بوون لەو سەردەمە کە هێشتا عێراق دروست نەبوو بەس هەر عێراقی جغرافیا هەیە عێراقی عەرەب هەیە عێراقی عەجەم هەیە هەر بەو شێوێ ناوی عێراقە دوای 2 ساڵ لەوە اقتراح کرێ کە عێراق وەکو دەوڵەتی دروستەکرێ بەڵام ئەمان هەم بەرنامەیان ئاوە بۆ کێشاوە ئەڵێوە کوردستانی عێراقیش هەر پێویستە ملکەت بێتەوە بۆ ئیدارەی بەریتانی لە عێراق دووەم ئیدارەی تورکی نابێ بە هیچ شێوەیەک بەردەوام بێ لە کوردستانە وەلەو بە ناوی ڕسمیاتی شێوە بێ وەلەو بە ناویش بێ سێ کوردەکان ئەتوانن لەگەڵ تورک و ئەرمەنە فەرمانبەر بۆ ئیدارەکان دابنێن سەیریکە ناڵێن نە ئیدارە نە سیاست نە دەوڵەت نە حکوومەت نە هیچ شێ بەس ئەتوانێت ئیدارە دابنێ یعنی هەر لەژێر کۆنتترۆلی ئەوانە بێ بەڵام ئیدارەکان مۆزەفیان هەبێ تورک و ئەرمەن و کوردیش وەکو یەکوابن ئەمەش ئەم مەسئلەیەش بەو شێوەیە ئەمێنێتەوە تاکو ئەو زمانەی کە دەوڵەتێکی ئەرمەنی دروست دەکرێت لەژێر سایەی فەڕەنسا و بەریتانیا هەروەکو کە لەسەری متتەفق بوون چونکە ئەمە لێرە خاڵێکی کە ئەو خاڵێک کە مناقەشەی دیاناکەن بەڵام کێشەکەیانەوە بوو کە ئەرمەنیەکان 100,000 کەس بوون نفوزیان کەم بوو شوێنەکەش لە فەقیریە دوایی زۆریان ڕۆشتن و خەڵکانێکی زۆریشان تەمان لێ کوژرا لەو شەڕانەی کە کرابوو چوارەم ئەڵێ ئەشێ کوردەکان واز لێ بهێنرێت دوای خۆیان بڕیاری خۆیان بدەن کە ئایا ئەیانەوێت لەژێر سایە یەک دەوڵەتی خۆیانە بنیا ببن بە چەند دەوڵەتێکەوە کە پەیوەندیەکان زۆر بەهێز نەبێت لە ناو خۆیانە یعنی وەکو چۆن دەوڵەتێک هەیە ئێستا قەتەرە و یەکی کە بەحرینە هەردووچی دوو خێڵن بەڵام ئشکالاتیان لەسەر حدود هەیە شکاتیان لە لاهای هەیە لە دادگای نێودەوڵەتی هەیە لەسەر سنوور دیاریکردن بۆ نمونە بیانوێ لەم جۆرە شتانەش دروستیکەن پێنجەم پێویستە هەموو زەمانەتێک بدرێ بە دەوڵەتی کوردی کە بەرگری لێ ئەکرێت لە هەر دەست درێژیەکی تورکی کە بێتە سەری و باشتری ژوایە مستەشاریان نەبێ نە مستەشاری فەڕەنسی نە مستەشاری بەریتانی یعنی چۆنەوە مێجەرسۆنیان کرد بە مستەشار بە ڕاوێژکاری شێخ مەحموود تەجروبەیەکی فاشلی خۆیان هەبوو زانیان کە ئەمە ناچێتە سەر ئەم 5 خاڵە کەرزۆن لەو دانیشتنەی لەندەنە لەو کۆبوونەوەی لەندەنە بڕیاری لەسەردا بوو داوای کردبوو کە بەو شێوەیەش بوو فعلن فەڕەنساشیان قەناعەت پێ کردبوو کە بەو شێوەیە ڕەفتار کە وە ڕازی بێ بەوەی کە بەو شێوەیە حەلیکەن بەڵام فەڕەنسیەکان طبعاً
فەڕەنسیەکان لەوەیە فاشل بوون کە ویستیان شێخ عەبدولقادری نەهری لە مانگی 1920دا بەجیا جیاکەنەوە بە ناوی ئەوەی کوردستانێکی سربەخۆ دروستکەن لەژێر ئینتیدابی فەڕەنسیا بێ. ئەو کاتە شێخ عەبدولقادری نەهری ڕازی بوو بەوەی کەشتێکی ئاوا ببێ على الأقل ئەو بەشە کوردستانە دروست ببێ بە شێوەیەکی سربەخۆ با لەژێر ئینتیدابی فەڕەنسیەکانی شابێ. بەڵام زۆر لە سەرانی کورد ڕازی نەبوون چونکە وتیان ئەوە دابڕبوونی خودی کوردستانەکانمانە، خودی کوردستانمانە، دابڕبوونی کوردستانە کە بەشێکی ئەبێ بە فەڕەنسی و بەشێکی تری ئەبێ بە ئینگلیزی. فەڕەنسیەکانیش طبعا ئەمان لە ئەو تەجروبانەی خۆیانەوە هێنابوو کە چۆن تونس و جەزائیر و مەغریبیان لێک جودا کردبوو و هەرسێکیان کردبوو بە سێکیانی جیاواز لە کاتێکا کە ئەوانیش هەرسێکیان هەر عەرەبن و هەرسێکیشان هەر خاوەن یەک دین و کولتورن. ئەمان ژویستیان کوردەکان بەو شێوێ وا لێ بکەن لە هەمان کاتیشە ئەیان خەنەوە ژێر ئینتیدابی خۆیان و ژێر دەسەڵاتی خۆیان نابێ. بۆ ئەوانش فرسەتێکی گەورە بوو. بۆیە ئەوان فەڕەنسیەکان لە سانڕیمۆ لە پەیمانی سانڕیمۆ توانیان قەناعەت بکەن بە ئینگلیزەکان کە سربەخۆ نەبوونی کوردەکان باشترە و هەر بەو شێوێش بمێنێتەوە کە کوردەکان سەر بە ئیدارەی تورک بن